ئازیزان و خۆشەویستان بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵتانین لە بەرنامەی سێوی سەوز هیوادارین کە میوانێکی ڕۆحسوو بین لە ماڵی ئێوەی ئازیز و ئێوارەیەکی تەندروست و شاد بۆ ئێوەی ئازیز. بێگومان ئەمڕۆژ وەکو ستایلی بەرنامەکە باس لە جۆری خواردنەکانەکەین، چەندین خواردن ئاماداکەین لەگەڵ شێفی ئازیز لە هەمان کاتە کۆمەڵێک هۆشیاریتان ئەینێت لەسەر جۆرە نەخۆشیەک یان خۆپاراستن لە جۆرە نەخۆشیەک. ئەمڕۆ بێگومان باس لە شێرپەنجاکەین بەداخەوە لە دنیاە ئەزانین کە ڕێژەی زۆر بەرز بووەتەوە، بەڵام ئێمە باس لە کاریگەری لایفستایلمانەکەین بەسەرەوەی کە چۆن خۆمان بپارێزین لەم نەخۆشیەکە. دڵنیام کە هەندێک لە ئاشناکانتان لە دۆستەکانتان لە ئەندامی خێزانەکان بەداخەوە ئەبینین کە زۆربەی خانەوادەکان ئەبینین کاڵێ تووشی شێرپەنجە بووە، بەڵام بزانین ئایا کێشەکە لە چیایە؟ لایفستایلمانایە، لە ژینگەی پیسە، لە ئەو جۆرە خواردنانەیە، لە کەمی جوڵەمانە، لە زۆر بەکارهێنانی ئەم جۆرە تەکنۆلۆژیانەیە کە ئێستا بەکاری ئەهێنین لە ناو ماڵەکانە و بزانین ئایا خواردن کاریگەری هەیە بەسەرەوەی کە بزانین ئایا ئێمە تووشی شێرپەنجە ئەبینیانە. بۆ نموناڵێم ئەو خواردنە لە قوتو نراوەکانە هەیە، کەم خواردنی میوە و سەوزەکانە، کەم خواردنەوەی ئاوە، لایفستایلمانە جوڵە و وەرزشکردمانەوە کۆمەڵێک بابەتی ترکە پسپۆڕێکمان هێناوەتە ناو ستۆدیۆکە باس لە یەک بە یەکی ئەم بابەتاناکەین کە بەڕاستی باسم کرد ئێستا. بێگومان وەکو تەوەری یەکەم کە شێف ئەحمەدمان لەگەڵا کە ئەمڕۆ باس لە جۆرە خواردنێکەکە. ئەزانم کە زۆر بەمان حەزمان لەم خواردنە کوردەواریە هەیە، زانین ئایا خواردنەکە چییە و چ جۆرە سەوزە و میوەیەکی هێنا بۆیرە سالادێک دروستکە. بێگومان ئەو کەسانی کە کۆمەڵێک ڕێژیمەکەن وەکو کیتۆیە، وەکو کۆمەڵێک فاستینە یان کۆمەڵێک بابەتی ترە کە باس لەواکەن کە خواردنە کوردەواریەکان کاریگەریەکی زۆر ئەرێنی ئەکاتە سەر جەستەیان، بەڵام بەبێ ئەوەی کە بۆ نمونە برنجیا کاربۆهیدرات یان نان یان ئەو شتانە هەروەها و پسپۆڕ ئازیزانەمان کە هێناوەتە ناو ستۆدیۆ بەبێ ئەوانە سوودی ئەبێت، بەڵام ئایا قەل و قاز لەم وەرزە ساردەیە بەبێ ئەو شتانە ئەخورێت؟ کەواتە ئەمڕۆ چین بۆ لای شێف ئەحمەد بزانین خواردنێکی تایبەتی کوردەواری بۆ ئامادە کردوین، بزانین چۆن ئامادەیەکە هەر لێسەوە بۆنەکەیشیە. باوچمە لای شێف ئەحمەد. سڵاوت لێبێت. سڵاو لە تۆ سرۆخان باشی، سپاس مەمنونم. زۆر سپاس. زۆر بەڕێزی. سپاس لەگەڵمان ئامادەیت. زۆر مەمنونم. جۆرە خواردنەکە چی هەرچەنە باسم کرد بۆ نیشی هاو، بەڵام ببینەرەکانمان ناخۆش ئەمڕۆ باس لە شێوازی لێنانەکەیەکەین و باس لەو جۆرەشتانی ترکە هێناوتە ناو ستۆدیۆ. ئەمڕۆ سەرەتا خواردنی سەرچەکەمان قەلمان هێناوە، هەم بۆ ئەم نەخۆشی کە ئاماژە و پێ کردو، هەم بۆ ئەم وەرزەی ئێستا زۆر گونجا و زۆر ئەخورێ و ڕەخبەتێکی زۆری لەسەرە. شێوازی ئامادەکردنەکەی ئێمە سەرەتا هەڵمان کزانووە، دوای ئەوە وەکو شێوازی احتیاجی خۆی بەس خوێمان تێ کردو و دوای هەڵکزانەکە. باشە، دووسێ پرسیارم لەسەر دروستکردنی قەل هەیە. بەڵێ. ئەو هەڵکزانە زۆر کەسەیە هەروە دروستی ئەکا، زۆر کەسەی ئاوێکی ئەڕژێنێت ئەبێ یەک جار بیبەستێت سووریە کاتەوە جوان جوان هەیە زەیتی تری تێ ئەکا، یعنی کۆمەڵێک ئەمێ زانیاری بەمێ کە بە چی شێوازێ تەندروستتر و بەلەزەترە. خۆی ئەمەی کە تۆ باسی کرد زیاتر بۆ بۆن سادەکەیەتی ئەتوانی بەسترکە بیشۆیتەوە. باشە، ئەتوانین بەسترکە بیشۆیتەوە، بەسترکە بیشۆیتەوە کاتێ ئەیکڕیت. بەڵێ، بەسترکە بیشۆیتەوە توانیت تیاشەدانی بۆ ماوەی 20 دقیقە، بەس مادەی کاتێکی زۆر نەخایانێ 20 دقیقە بخایانێ زۆر باشە بێت، داینێت تا دوای احتیاجی بیشۆرەوانێ کاتەکە لێی ئەنێ یان ئەتەوێت هەڵیگریت. خۆی ئەزانی چۆن ئەگە بشی بەستێت تا 24 ساعت دوایی بەکاری بینیتەوە، ئەمە هەر باشترە بۆ قەلەکە خۆی، تەندروستترە و خۆشتریشە و بۆنسادێکی کە زۆر کەمە بێتەوە. دوای ئەوە توانین تۆ مەنجەڵەکە و یعنی بەڕێدەیەکی پێویست داخ بکەی با بڵێین، باشە یەکسەر قەلەکەی تێکەیت، یعنی بە گەرمی لە ناو مەنجەڵێکە چزەی بێت بە کوردەوارەکەی باشە، سەوتی دوور بڕوە ینی بە کوردیەکەی. دوای ئەوە کە هەڵکزە دوای ئاوی تێکەی خوێتیەکەی خوێ تێمەگە تاوەکو هەڵەکزیەکە هەڵکزە اینجا خوێتیەکەی خوێتیەکەت ئاوایەتەوە هەر ئاوایەتەوە بەس کە تێونەکە خۆی بە ئاسانی جوان هەڵەکزیە باوە بڵێن. دوای ئەوە ئاوی بۆزیاکەین لەگەڵ خوێ. ئاوی گەرم یا ئاوی سارد فەرق ناکە، هەیە ئاوی ساری تێکە هەیە ئاوی گەرمی تێکە، بەڵام خۆی ئەگەر ئاوی ساری تێکی باشترە ئاوەکە لە ساردیۆ بچێ بۆ گەرمی.
ئەهات بەساردی ئاویڵێ بە گەرمی ئاوکەی بۆ بکڵێنە بەجیا یعنی هەم بۆنەکەی نامێنێ هەم ڕاست ئەوەش تەواو بەڵام ئەزانی چۆن ئێستا کە ئاوی گەرمت تێ کرد ئاوی گەرمت تێ کرد گۆشتەکە گیر نابێتەوە بەڵام کە ئاوی گەرمت تێکرد لەو لایەکی تر ناچێت بۆن سادێ ئاوی گەرمت تێکرد بۆن سادیشە بۆ دروستکە بەس ئەگەر ئاوی سارد تێکرد خۆی کە کوڵا بۆن سادەکە نایڵێ بە هیچ شێوەیە تۆ پێشەی لە سرکە بە سرکە شۆردوتەوە پێشتر مەنجەڵەکە و داخ کردو یعنیێمانی کە باسمان کرد بە هیچ شێوەی بۆن سادی نامێنێ باشە لە دنیا زۆربەی بێگومان نێرومێمان هەیە لە ناو ئاژەڵ و پەلەوەرەکانە کە بۆ نمونە ئەی خۆن ئەڵێن جۆرەکەی ئەم خۆشترە یا جۆرەکەی ئەو خۆشتر نییە مشتومڕێکەیە لەسەر ئەمە ئایا قەلی نێر یامێ طبعا نێر نێروانە بۆچی یعنی لە پەلەوەرەکانەوە بزانم هەر ئەو مەرغوبترە نێر زۆ تامی خۆشترەوە کەڵە شێر خۆشترە هەتا لە مریش باڵێن بەڵێ طبعا هەروە هاتووە جا قەل صفاتی کێ زۆ عنی ئەگەر خوب هەو بێ بە خێویکەی بە گوێز یعنی بە گوێزی بێتێ زۆ گۆشی فەرقی ئەبێ لەگەڵ ئەوەی کە لە بازارە عالەفیاتێ نازام چی قەڵخۆرێکی باشی چاکی ئیشەکەمانەوەی بێ بزانین چۆنە و چۆن نییە فەرقی چیە لەگەڵ دروستکردنی قەلیمەیە ینی گۆشتەکەی تامی هەیە تامی گۆشتەکەی فەرقیە اینجا ئەو ڕەش و سوورەکەش فەرقەکە ئەو تەکیدیشیان کرد لە جەماعەتەوەڵێن وایە ڕاستەکە ئەوانەی قەلخۆر بن ئەزانن شەکەمانەوەی بێ زانیاری تەوامان لەسەری هەبێ باشە کە کاتێکڵە تەبعاان یەکێک لەو شتانەی کە بۆ پەلەوەرەکان دروستی ئەەکەی کاتێکی زۆری ئەوێت بۆی کە بکڵێت ئەگەر تۆ بە دڵنیایە بخێت سەر ئاگرێکی کەس کە لە ناو بخارانە هەر لە ناو لەسەر تەباغەکە بکڵێت کاتژمێرێکی زۆری ئەوێت بۆی کە ئەوە بێت ئەمە لە تایبەتمەندی کەم ناکاتەوە هەستکەی لە تامی بگۆڕێیان شتێکی وابێت خۆی بقێتە بخار و تامی ئەگۆڕێت باشە بە سەریعیە کوڵێ بەزم بە هێواشی ئەگەر ئاگرێکی کەس بێ و پەلەو نەبێ بگرە زۆر خۆشتریژە کوڵێ و واش ئەکوڵەکەەوە بەرزیکەیتەوە گۆشت ئێسقان جاوێت وایە باشە زیاکردنی ئاو لە کاتی کوڵانە کێشەی نابێت بۆ منە بینی ئاوەکەی کەم بووتەوە دواتر حەزەکەی تۆ زێ لە ئای قەلەکە جیاب بکەیتەوە برنجەکەی بۆ منیادە توانای ئاوەکەی بگری بە ڕەخبەتی خۆت یان برنج بێنیان بگەیتە شلەوە بۆی باشە ئاساییەوەوانە ئاوی تێ بکەیتەوە ئاساییە باشە بەس لەوا چێ دوای خێوتیا کردبێ و کاتە خوێی بۆ زیاکەیتەوە وەڵام ینی بابەتەکەمان خۆش بە حەزەکەم مەجموعەی پرسیارە لە منیش درستی ئەەکەم زۆر جار هەیە ئەڵێ بۆی کە تامی خۆشتر بێت بۆ نمونە سەلکێ پیاز بەبێەوەی کە وردی بکەیتەوەمانە ئەیکەیتە زۆر باشە منیش لەگەڵ ئەوەیە چونکە ئاوەکەی لینچرەکات زۆر تامی خۆشتر ئەکاتەوە هەم بۆنەکەشی هەرجارێکتر نایڵێتەوە باشە بەدەر لەوە هیچ شتێکی تر ئەبینێ چکە لە زۆربەی میلەتەکانی تر کە دروستی ئەکان تاوانەمە مەراسیمی زۆر تایبەتیان هەیە بۆ دروستکردنی قازە قەلە یان کۆمەڵێک شتی تر ئەمە سمەش هەر خۆی تر ڕاستە لەبەرەوەی کە ساردە ئیتر توشەوە گرمیەکی لە ڕادەبەدەرت پێ ئەبەخشێت زیاکردنی شتی تر پێ ینی تو خۆت ڕیسکیەوەت نەکردووە تاقیکەیتەوە یعنی زیاتر من لەگە قەلا حەزمینە بەس لەگە گۆشت و ماینچۆ ئەمانە توانیت دارچینی حێل ئەمانی بۆ زیاگەی بەس وەکو خۆمک و قەل و قاز و ئەمانە نا بەس خێو پیاز زیاتری چی پێویست نیە زۆر ڕاستە میشە لەگەڵ ڕێی بۆ تۆیە باشە هەنێک کەسم بینیەوە ڕاستەکەی کە دەریان کردووە جوان کوڵاو ئەمانە جارێکتر سووریان کردوتۆ لە ناو چۆریەکەی خۆیان ئەوە چییە؟ ئەوەش بێ بەس ئەو کاتەش دیسانەوە چی دروستە بێتەوە جیڕی گۆشتەکە خۆی سنگەکان هەر وشکە بەعام سنگ هەموو پەلەوەرەکانمان وشکە کە تۆ سوورە کردەوە بڕواقە بن ڕێک ئاو دۆڵکەی ئاو پێ بە سوورایی ئای بەدوایەکەی زۆر ڕاستە ئەو مشکیلەکانە علی بەس کە کوڵا قەل پێویست بە سوورکردنەوە ناکە یعنی توێست باشە هەنێک کەسێ حەزی لە پێست نییە ینی بۆ ئەم پرسیارانەکەم ڕاستەکەی بۆی کە زاناریەک ببەخشین بە بینەرەکانمان کە ئێستا سەری بەرنامەکەکەن هەنێک کەسەیە حەزی لە پێستی باڵند ینی پەلەوەر و ئەوانە نییە لێ ئەکاتەوە ئایا ئەو خواردنە کوردەواریانە خۆشترە بە پێستەوە لێ بنرێ یا بەبێ پێست ڕاستیەوە حەسەب ڕغبەتی کەسەکەی چۆن حەزی لێ بێ بەڵام تۆ گە بتێ پێسی لێگەی تۆ لە دوای هەڵکزان و پێسی لێکەرەوانێ ئەنی نەکەوەی کە بکڵێ دواتە پێسەکەی لێ جیا بکەیتەوە هێنێکە جای وایە بە منجەڵەکە تاگە نوعەتی منجەڵەکەشە باش نەبێ گۆشتەکە بە منجەڵەکەەوە ئەنووسێ دوای ینی بریناری گۆشتەکە بۆ دروستەکات زۆر باشە ئێستا کاتی ئەوەیە کە زۆر زەباسی قەلمان کردوە بزانم ئێستا سبینێ ئێستش فریانەکەەوە نێوارەیە سبینێ هەمووی لێنێ
هیوادارم سفرەی هەموو کەس ڕەنگین بێت بۆیە ئێمە هەندێشتی کوردەواری هەیە ڕاستەکەی وەکو میلەتەکانی تر زۆر جوانە کە باس لە ئەو کولتورێ خۆمان بکەین بە شێوازە جیاوازەکان کە ئێمە لێی ئەنێن بەڵامە بە شێوازێکی تەندروست کە چۆن لێنرێت لەبەرەوەی کە هەنێ دکتۆر هەیە لەگەڵ ئەوەیە کە خواردنە کوردەواریەکان زۆر سوودیان هەیە بۆ ئەو پێکاتانەی کە تیاەتی لە هەمان کاتیشا تام و لەزتێکی زۆر جیاوازی هەیە. کۆمەڵێک سەوزەواتە هێناوەتە ئێرە نانی تۆستە بینەمە منانی تۆستی بۆرە باشە ئەمە ئەمڕۆ چیمان بۆ ئامادەکەی شتت هێناوە ئەمڕۆ بۆ تێکەڵکردنیەتی یاوە کوتاوە وایە بۆ تێکەڵکردنیەتی یعنی بۆ تێکردنی نەبڵێ خەلەکە شتێکی زترەمە دوو زەڵاتەمان بەکارێنەوە دانەیشان بەس تەنها بە ئەڤۆکادۆیە ئەمە ئەتوانین لەگەڵ ئەڤۆکادۆکەیە دوایی باسیەکەین و یعنی لە بەس چاوی بینەداریشە حازریەکەین وەکو بەرچایکی بەیانیان بخورێت ئێمە چی تێکەڵەکەین زەیتی زەیتونمان بەڵێ زەیتی زەیتونمان هەیە جارێ ئەمسال ئەم تەوەری ئێمە من ئەمەم ئامادەکردووە یعنی بۆ ئەم نەخۆشیەی کە تۆ باسی کردو ئاماژۆ پێکرد باشە زۆر تەندروستە گوێزمان هەیە لەگە زەیتی زەیتون ئەڤۆکادۆ زۆر باشە ئەمانە هەمووی وردەکەین لەگەڵ یەکا تێکەڵاویانەکەین دوایی بەم سەمونی تۆستە و ئەشتوانی بانیان لە بری چای احتیادی چای سەوزێ بەکاربێنی بۆی زۆر باشە یعنیەوە دیارە خواردنێکی پڕ بەهایە بۆی کە تەندروستێکی باشێت پێ باشە باسی ساڵاتەکەی تری زاڵاتی ترمان هەیە ئێمە تێکەڵمان کردووە بە میوە و بە زەڵاتە بە میوە و بە سەوزەوات یعنی بەڵێ ێزەرمان بەکارێنەوە بڕۆکلیمان هەیە عفو باشە پرتەقاڵمان هەیە لەگەڵ بیبەری ملەوەن باشە برۆکلیشە هێناوە ئەوە شەر بۆ جوانەیە تەیەکەی بڕۆکلی گێزەر سێو پرتەقاڵ زۆر باشەمە کوستالادێکی میوە و سەوزەوە ئەوە تێکەڵی بۆ ئەم تەوەرەی ئەمڕۆمە کە باسمان کرد زۆر باشە دڵنیام شتی زۆر تایبەت و باشت هێناوەتە ئێرە و بە وێنە لەگەڵمان ئامادە بیت تۆ بەردەوام بە لە دروستکردنی بێگومان تامیشەکەین دواتر ئێستش زۆر پسفۆڕێکی ئازیز کاک ئازاد حسێنمان لەگەڵە کە ئەمڕۆ باس لە جۆری نەخۆشیەکانی شێرپەنجاکەین باس لە لایف ستایلمانەکەین باس لە جۆری خواردنەکانەکەین جۆری جوڵەمانەکەین باس لە تەمەنەکانەکەین و باس لە کۆمەڵێک شت کە لە دنیاە ڕاستەکەی وەکو چارەسەر بەکاریە بەڵام بزانین لە هەرێمی کوردستان ئایا ئەو ڕۆژانە کە ئەبیستین کە چەندین کەس تووشی شێرپەنجا بن ئەو چارەسەریانە لێرە چییە بەڕێز ئازاد حسێن بەکالۆرس لە تەندروستی گشتی و شارەزا لە سۆڕی خۆتا فەرموو بۆی کە کۆمەڵێک باس و خواست بکەین زۆر بە خێراتن تەکەین ئێوارەی جەنابێت باش زۆر بە خێراتن تەکە زۆر سپاس لەگەڵ خواردنی قەلا چۆنیت باشم تقریبن خواردنە کوردەوارەکان ینی بەگشتیە خۆم ئەی خۆیت بێزگە لە یافراخ بەڵام لەم وەرزەیە ئەو جۆرە خواردنانە تامێکی تایبەتی هەیە بەتاکی دوایە وەکو قەلقاس هەروەها کەڵەشێر ئەو خواردنانی کە کوردەوارین هەمیشە یعنی لە ڕووی تەندروستیشەوە باشترن تاکو خواردنانێک و مەسڵەحانیان دروستکراون وایە عادەتەن شێفەکانیش لە دنیا ئێستا نەڵێم شێفی ژنیشمانەیە شێفی پیاویشمان هەیە بەڵام ئەمڕۆ شێفەکەمان کاک ئەحمەدە خواردنی زۆر تایبەتە چکە پێشتر تاممان کردووە لەگەڵ شێفی پیاوە یاژن کە ئەو خواردنانە دروست بکە ڕاستی فەرقێکی وای نیە گرنگ تام و تێژەکەیەتی زۆر ڕاست بەڵام عادەتەن لەوانەیە خواردنی ئەڵێن شێفە پیاوەکان بە تامترەوە ئاڵێن ئەوەیش چالنجە لەوانەیە شێف ئەحمەد من و توێ جارێک چالنجێ بکەین بزانین کاما خواردن باش دروست دەکەین زۆر باشە کاتە هیوای تەندروستێکی باش بێگومان بۆ ئەو بینەرە ئازیزانەمان کە ئێستا بە دیار بەرنامەکەمانەوە دانیشتون زۆر بەداخەوە کە ئەبینین ڕێژەیەکی زۆر تووشوان بە شێرپەنجە لە کوردستان زۆر بووە بەداخەوە جۆری شێرپەنجەکان ئەڵێم تەنها بە دیاریکراوی یەک نوع نییە کە ئەچی بۆ نەخۆشخانەی هیوا زۆر جار هەیە لە تەمەنێکی زۆر کەمەوە هەتا تەمەنێکی زۆر ئەبینیت کە معنی بەلێشا و خەڵک لەو نەخۆشخانەیە کە زۆر ڕێز و سڵامان هەیە بۆ پەرستاران و دکتۆران و ئەو خۆبەخشانەی کە ماندوونە ناسانە شەو و ڕۆژ چارەسەری ئەو نەخۆشە ئازیزاناکەن ئێمە ئەمڕۆ بەوەی پێش لەوەی کە خەڵک تووشی بێت ئێمە هەموو کاتێ لە دەستگای میدیای کورسات باسمان لە
لایف ستایل کردووە، باسمان لە شێوازی ژیان کردن کردووە، باسمان لە جۆری خواردنەکان کردووە بۆی کە هۆشیاریەکمان هەبێت، بۆی کە بزانین چۆن وابکە خۆمان لایەن لە توش بوون بە شێرپەنجە. بێگومان راپۆرتی کشمان هەیە دواتر بێکەوە سەیری ئەەکەین هەر باسێکی شێرپەنجە بکەی ئەسڵەن جۆرە نەخۆشیە کە ئایا سەرچاوەکەی دیارە کە چییە یان نا. ڕاستی شێرپەنجە نەخۆشیەکە ئێستا بەداخەوە ئەتوانین بڵین لە جیهانە بە تەواوەتی بڵاو بووەتەوە. هەرێمی کوردستانیش بەدەر نییە لە جیهان، ئێمە بەشێکین لە جیهان. هەرێمی کوردستانیش بەداخەوە لەم چەند ساڵی کۆتاییە ژمارەی توشبووان ڕۆژ بە ڕۆژ لە زیادبوون و هەڵقشانایە. ئەمە چەند فاکتەرێکی هەیە، ڕاستی چەند هۆکارێکی هەیە، بەڵام هۆکارەکانی شێرپەنجە چەند هۆکارێکن بەڵام بە دەقیقی نازانرێ هۆکاری ڕیسی شێرپەنجە چییە. باشە بۆیە ئێمە ئەبێ یعنی ڕێگریکەین لەو بەشەکەمەی کە پەیوەندی بە ژیانی خۆمانەوە هەیە و ئێمە توانین ڕێگری لێ بکەین. باشە ئەبینین کە زۆر بمان یا زۆربەی کە لەناو سوۆشال میدیا ئەگەڕێن زۆر بابەت بڵاو بێتەوە لەسەرەوەی کە فڵان شت بخۆ تووشی شێرپەنجە نابیت. لای ساڵە دوا لێ بکە، شێوازەکانی ژیانە دوا لێ بکە، ئەوانەی کە بەداخەوە بۆ ماوەی بۆیان ماوەتەوە ئەبێت زۆر زۆر زوو چێکی خۆ بکە. هەزم جارێ با لێرۆ باس بکەین تا ئەو کاتە چینە سەر شێوازەکانی ژیان کردن. بۆ ماوەیی لە ناو خانەوادەکانە کەسێک چۆنە بێت چێکی خۆی بکە، چۆن ئایا مەرجە کە تۆ دوور بێ برات باوکە دایکە خوشکە تووشی شێرپەنجە بوو تۆش هەڵگری بۆ نمونە شێرپەنجەبی یان تووشی شێرپەنجە بیت. ڕاستە هیچێک لە هۆکارەکانی شێرپەنجە جێنێتیکە واتە بۆ ماوەیە. باشە بۆیە ئەمە زۆر دەسەڵاتی ئێمەیتیانە، بەڵام ئەکرێت بۆ نمونە ئەو کەسانەی ئەو عیلە بەڕێزانەی کێک لە بنەماڵەکەیان یاخود لە عیلە نزیکان کەسی یەکەم و دووەم نزیک خوشک و برا دایک و باوک خاڵ و پور کەسێک تووشی شێرپەنجە بووە، کەسانی دەوروبەر حەزەری زیاترکەن زیاتر خۆیان پارێزن لە کەسێکی ئاسایی کە لە بنەماڵەکەیانە کەسی توشبوی شێرپەنجەیتیانە. ئەبێ ئەو سرێسیە لە لای خۆیان دروستکەن. ئەمە سترێس نییە، ئەمە خۆپاراستنە. ڕاستە ئەمە پێی ئەڵێ ئەوەی کە خۆم ئەپارێزم لە مەترسیەک کە ئەگەری هەیە تووشم بێ و ئەگەریش هەیە تووشم نەبێ. بەس بەزان بۆواڵم زۆر کەسێک ئەڵێ بڕۆ چێکی خۆت بکە مادەم دوور با دایکت تووشی شێرپەنجە بووە خوشکەکە تووشی شێرپەنجە بووە ئەڵێ ناوێرم بڕۆم نەکامنیش هەم بێت نەکاو ئەو ئەقلیەتە ڕاستەکەی بتوێ لەناو کوردەواری خۆمانە ڕاستە. ئەمە سترێسی ناوێ ڕاستیان ئەمە لایەنێکی زانستیە ئێستا لە هەموو عالەمە یعنی ڕێکخراوی تەندروستی جیهانی بە خاڵێک بۆ خۆپاراستن لە شێرپەنجە دایناوە پێی ئەڵێن سکرینینگ تێست. سکرینینگ تێست بۆ ئەو کەسانە ئەک بۆ نەخۆش ناکرێ بۆ کەسی ساغەکرێ. بۆ نمونە من ئەڕۆمە ناو کۆمەڵگەیەکەوە ناو لادیەکەوە ناو بۆ منە قوتابخانەیەکەوە ناو جامعەیەکەوە تێست بۆ کۆمەڵی خەڵک ئەەکەم کە کەسی ساغن، بەڵام بۆ دەرخستی نیشانە نمونەیەکیان لێوەڵەگرین ئەو کەسانی کە مەترسیان هەیە دەرەکەوێ. بۆ نمونە خانمان پێویستە لە دوای تەمەنی 45 ساڵیەوە تێستی مەمۆگرافی بکەن بۆ سنگیان بۆ ئەوەی ئایا مەترسی توشبوونیان هەیە بۆ شێرپەنجەی سنگ برێست کانسەر یاخود بۆ نمونە نەخۆشی شێرپەنجەی ملی منداڵدان لە ئافرەتا زیاتر هەیە ئەم نەخۆشیانە یعنی پێویست ئەکات تێست بکرێ خۆی ئەم شتە بکە پێویست ناکات بۆ نمونە چێکی بکە بەڵێ یان هەر مرۆڤێکی ئاساییش تریش پێویست ئەکا بۆ نمونە یعنی 6 مانگ جارێ ساڵێ جارێ ئەگەر نیشانەیەکی غەریب و نەناسراو لە لەشیا هەبوو بڕوات بەدەمیەوە بڕوا پشکنینی بۆکە چونکە ئێمە ئەومان لەبیر نەچێ شێرپەنجە هەتاکو زووتر دەستنیشان بکرێت چارەسەرەکەی ئاسانترە. یعنی وا ئەکات زووتر دکتۆرە بەڕێزەکان پزیشکە بەڕێزەکان بتکەنە سەر دەرمانە و عیلاجت بۆ بکەن و زووتر چارەسەر بکەین. زۆر باشە ڕاپۆرتێک هاوکارانم ئامادەیان کردووە پێم خۆشە بێکەوە ببینی دواتە بگەڕێنەوە بۆی کە پرسیاری باشوور زیاتر بکەین. بەڵێ ئازیزان پێکەوە ئەو ڕاپۆرتە بینین و دواترە گەڕێنەوەلاتە. چۆن مرۆڤەکان ئەگەری توشبوون بە شێرپەنجە کەم دەکەنەوە. ئامۆژگاری زۆر هەیە، بەڵام لە هەندێک کاتدا ئامۆژگارەکانی توێژنەوەیەک پێچەوانەی ئامۆژگارەکانی توێژنەوەیەکی دیکەیە. لێرەدا چەند هۆکارێک و ڕێنمایەکی سەرەتایی دەربارەی ئەو نەخۆشیە دەخێنە ڕوو. جگەرە کێشان پەیوەندی بە چەندین جۆری شێرپەنجەوە هەیە، لەوانە شێرپەنجەی تیەکان، دەم، قوڕک، سندوقی دەنگ، پەنکریاس، میزەڵدان و ملی ڕەحم و گورچیلە. دوورکەوتنەوە لە تووتن یان بڕیاردان لەسەر واسێنان لە بەکارهێنانی ڕێگەیەکی گرینگە بۆ یارمەتیدان لە خۆپاراستن لە شێرپەنجە. خواردنەوەی مادە کوحولیەکان. خواردنەوە کوحولیەکان یەکی دیکەیە لە مەترسیەکان کە ئەگەری توشبوون بە چەندین جۆری شێرپەنجە زیاد دەکات.
دوورکەوتنەوە لێ ئەگەری توشبوون بۆ نەخۆشیانە کەم دەکاتەوە. جۆری خۆراک هەرچەندە خواردنی خۆراکی تەندروست بە تەنها بەس نییە لە خۆپاراستن بە شەرپەنجە، بەڵام لەوانەیە مەترسیەکانی کەم بکاتەوە. بەڵام خواردنی سەوزە و میوە بە ڕێژێکی زۆر ئەوە هاوکار دەبێت لە کەمکردنەوەی ئەگەرەکانی توشبوون بۆ نەخۆشیە. دوورکەوتنەوە لە خواردنی گۆشت و سەوزە و خۆراکی لە قوتوڕاو یەکێکی دیکەیە لە ڕێگاکانی تری خۆپاراستن. کێشی تەندروست و چالاکی جەستەیی بوونی کێشێکی تەندروست لەوانەیە مەترسی توشبوون بە هەندێک جۆری شەرپەنجە کەم بکاتەوە. چالاکی جەستەیی جگەلەوەی یارمەتی کۆنتڕۆڵکردنی کێش دەدات، لە هەمان کاتدا چالاکی جەستەیی بە تەنها ڕەنگە مەترسی توشبوون بە شەرپەنجەی مەمک و شەرپەنجەی قۆڵۆن کەم بکاتەوە. سپاس بۆ هاوکارانم بۆ ئامادەکردنی ئەو راپۆرتە. بەڵێ دکتۆر دیارە کۆمەڵی ڕێنماییان یاد لە ناو راپۆرتەکە ئاماژەیان پێکرد. حەزەکەم قسەیەک لەسەر ئەوە بکەیت وە لە هەمان کاتیشە باس لە دووکەڵەکان بکەین. ئەم ڤەیپە جگەرەیە، نێرگەلەیە، کۆمەڵێک یعنی توێژینەوە هەیە لەسەرەوەی کە ئەگەر ئەو شتانە بەکار بهێنیت سووتر ینی چۆنەڵێ زەمینە خۆشەکەی بۆەوەی کە تووشی شێرپەنجەبی. ئەمە ڕاستەیانە؟ بە دڵنیاییەوە ئەوە ڕاستە، چونکە ئێستا ینی ئەگەر هەندێک زانیاری و بەمێ بەژمارە ئەڵێت لە جگەرە کێشانە 7000 مادەی زیان بەخشی تایە، 60 لەو مادانە زانانی واری پزیشکی سەلماندویانەکە ئەم مادانە هۆکاری شێرپەنجەن، کارسینۆجێنێکن. باشە ئەو کەسەی کە هەموو جۆرێک جگەرەیەکوانە بەتاکیت ئەو کەسانی کە جگەرە کێشن حەو ئەوەندەی کەسانی ئاسایی ئەگەری توشببوونیان بە شێرپەنجە هەیە. باشە ئەمە مەترسێکی زۆر گەورەیە. ئێستا جاران جگەرە کێشان بڵین کۆمەڵێ ڕۆتیناتی هەبوو ئاگر بێنە و دووکەڵێکی ناڕەحەتی هەبوو، ئێستا ئاسانکاریشی بۆ کراوە و کراوە بە ڤەیپ و بۆنە ناخۆشەکەشی نەماوە، بەڵام زەرەرەکەشی زیاترە. ئێستا بڵین نێرگە لە کێشان بە هەمان شێوە زەرەری هەیە هۆکارە بۆ شێرپەنجە، ڤەیپ بە هەمان شێوە هۆکارە. دووکەڵ بە هەموو جۆرەکانیەوە بۆ شێرپەنجە خراپە و هۆکاریشە بۆ توشبوون بە شێرپەنجە. تەنانەت زۆربەی ڕێستۆرانەکانیش لێرە ئەوە ئاگادار بم لە کوردستان کە ئەو جۆرە ماسی و مریشک و ئەو شتانە کە بە دووکەڵی خەڵوز و دار ئەکرا ئەوانەیشیان هەر لابرد وتیان دووکەڵەکەی بێتە هۆی مادێ دروستکردنی مادێکی ژەهراوی کە ڕاستە تامی خواردنەکە خۆشەکە، بەڵام لە هەمان کاتیشە زەرەری هەیە بۆ تەندروستیمان. ڕاستە بەعام هەموو دووکەڵەکان مەترسی توشببوونان بۆ شێرپەنجە زیاد دەکەن. دواتریش ئینشەڵا لە باسی ژینگە ئەەکەین هۆکارە بۆ توشببوون، بەڵام باسی ڤەیپ و جگەرەوە ئەوانە من لێرەوە داوام لە حکوومەتی هەرێم هەیە ڕێکارە زانستیەکان بۆ کەمکردنەوەی کێشانی ڤەیپ و جگەرە، چونکە ڤەیپ ئێستا لە گەنجانە زۆ زیادی کردووە بە حکومی ئەوەی ئاسان بەکارهێنرێت. گەنجێک لە ژوورەکەی خۆیان ئەتوانێت ڤەیپەکە بەکار بێن و دایک و باوکیشی پێی نەزانێ. لەوانەیە شێوازی وا جیاوازیشی هاتووە دایک و باوکێک ئەگەر زۆر هۆشاری نەبێت نەزانێ ئەمە چیە بەدەستیەوە بەدەستی کوڕەکەیەوە دەستی کچەکەیەوە. یعنی جاران بۆن من تەنها کوڕانیشیان کێشە، ئێستا کچانی هاتوونتە ڕیزەکە و ڤەیپە کێشن. ئەز بینی ناو بازاڕەکانە هاتوچۆکەی بینی یعنی ڤەیپێک پێ بە ئافرەتێکەوەیە بە کوڕێکی گەنجەوەیە، ئەمە کارە ساتە ڕاستی بەداخەوە. یعنی من زۆرم پێ ناخۆشە، یعنی هیوادارم یعنی حکوومەتی هەرێم ڕێگا زانستیەکان کە بۆ تەرکردن بەکارهێنرێت بۆ کەمکردنەوەی بۆ نمونە یعنی تاکسکەیتە سەری یعنی وای لێ بکەی گەنجێک مناڵێک مێرمنداڵێ نەتوانێت بە ئاسانی دەستیکەوێت نەتوانێت بیکڕێ، یاخود بۆ من لە شوێنە گشتەکان قەدەخە بکرێ مامۆسایانی ئاینی هاان بدرێن لە ڕێگەی منبەرەکانیانەوە باسی زیانەکانی جگەرە کێشان و ڤەیپ و لاینە کۆمەڵایەتی و لێکەوتە کۆمەڵایەتەکانی باسکرێ بۆ خەڵک. هیوادارم بچێتە ناو پەروەردەوە، یعنی ئێمە هەنێ لە وڵاتان کە زۆر پێشکەوتون و کەمترین مادە کحولیەکان و جگەرە و ڤەیپ و ئەو شتانە بەکارێت زۆر لە ناو پەروەردەیانەوە کاریان کردو بۆی کە بە دوور بن لەم جۆرە شتانە. پێم خۆشە باس لە ژینگە بکەین. ژینگە یەکێک لەو شتانەیە کە هەموو دنیا پێوەی ئەناڵێنێ بەسەرەوەی کە جۆری معاملەکانە بەکارهێنانی ئەم سیارانەیە کە ڕاستە لە ئەوروپا و لە وڵاتەکانی تر سیارەی کارەبایی زۆر هاتوۆتە ناو بازار و مارکەتینی جۆری سیارەکانەوە یا ماشینە
ژینەکانەوە بەڵام ئەبینی لێرە هێشتا زۆر باو نییە باس لە پیسبوونی ژینگە بکەین کە تا چەند کاریگەرە ئەم هەموو تیارەیە بینین بە سەرمانەوە ئەڕوات کە پسپۆڕێک جارێکان باسی کەوتی خۆمان ئاگامان لێنیە ڕۆژانە ژەهر هەڵەمژین لە ناو کوردستانە ئایامانە ڕاستە یاننا بەتەکی دراستە بەداخەوە ژینگە ئێستا کێشەیەکی عالەمیە تەنها بڵین توانین بڵین هەرێم نییە هەموو عالەمە بەڵام ئافرین بۆ ئەو دەسەڵاتدارانی بیر لە میلەتەکەیان نەکەنەوە بیر لە تەندروستیان ئەکەنەوە کەمترین پیسبوونی ژینگە ئەهێڵن دروست بێ لە وڵاتەکەیان لە شارەکەیان بۆ هاونیشتیمانەکانیان چونکە بەڕاستی ئەو کەسەی کە یعنی نەخۆش ئەکەوێت لۆدێکی زۆر لەسەر حکوومەت دروستەکە لەسەر وەزارەتی تەندروستی دروستەکە هەمووکو تێچوو هەمووکو بڵین لایەنی مرۆیی کۆمەڵە پزیشک و کارمند بەخۆیەوە مەژغوڵەکە عیلەکەی بە هەمان شێوە ژینگەی کوردستان بەداخە وردە بەرەو پیسبوونە ڕوا ڕێژەی سەوزاییمان تا ڕادەیەک ستاندارد نییە ئەمە مشکیلەیە هەر کەسە و لای خۆیەوە ئەتوانێت هەر لە بەردەم دەرگای ماڵەکەی خۆیان دارێک بنێژێ شارەکەی سەوزەکە ئەمە لە مەسەلەی ژینگە دوو لایەنە لایەنێکی پەیوەندی بە بڵین حکوومەتەوە هەیە بۆ ژینگەکەمان پارێزێ لایەنێکی پەیوەندی بە خۆمان تاکەوەیە بە هۆشاری تاکەوە هەیە هەروەها بۆ نمونە جیاکردنەوەی پلاستیکە ئەو هەموو پلاستیکە نەکرێتە ناو ئەم ژینگە پاکەمانەوە تۆ دیقەت بە یعنی لە مارکێتێکە لە ماڵێکە ڕۆژانە چنێک پلاستیک سفری سەفەری پەرداخی سەفەری بەکارێنین و ئەکینە ئەم ژینگە و جارێکی تر لە ناو ناچێ خۆتەزانی ماوەیەکی زۆرە خایێنێ بە چەندەها هەزار ساڵە خایێنێ تاکو لە ناوەچێ بۆ ئەوی ئەم پلاستیکە لە ناوچێ وە لە ڕووی دووکەڵ و بڵین هەواکەشمانەوە ئێمە دوور نەڕۆین هەر گەڕێکێک و مۆلیدێکی تایە ئەمە دەسەڵاتی منیتیانە دەسەڵاتی بەڕێستانیتیانە دەسەڵاتی حکوومەتە کارەبایەک دابین کا بۆ خەڵکەکە مۆلیدەکان لابن چونکە ئەم مۆلیدەیە لە ناو شوێنی نیشتەجێبوونایە لە ناو گەڕەکایە منداڵی تایە کەسی پەککەوتە و بەتەمەنی تایە هەڵی ئەمژێ وە گازەکەش و بانزینەکەش کە کوالێتەکەی ئەوەنە بەرزنیە تاکو بۆ نمونە یعنی بوو منە بڵێ ڕێژەکەی کەمە ئەویش هەر خۆی مشکیلەیە چکە تۆ چارەسەرێکی تر بکەین نەبوونی کارەبەش بەڕاستی خۆی کێشەیە بەڵام تۆ ئێستا ئەوە لا بێ ینی ئیمزا کۆکەیتەوە بڵێ با هەموو مۆلیدەکە لا بێ و ئەو کاتە چۆن بۆ نمونە کارەبا دابینەکەی ینی لەلایەکۆ شتە چارەسەرەکەی لەلایەکی تریشۆ بەڕاستی زەرەر وڵاتانی پێشکەوت و گرنگی ئەدەن بە تاقە شەمسی دانیان هەر کەسە و ماڵەکان بەشی ئینەکەی خۆی ئەوەش تا ڕادێ چارەسەرە بەڵام ئەبێ چارەسەرێکی بنەڕەتی کەسی مختص و لێزان بێت ئەو کێشەمان بۆ حەلکە ئەگەر ئەو کێشەیە چارسەر بێ هەرچەنە زۆر نرخەکەی گرانە ئەگەر بیکەن بە سلفە حکوومەت و لانی پەیوەندیدار دڵنیام هەموو ماڵێک بۆ تەندروستی خۆی و خێزانەکەی و ژینگەکەی و کۆمەڵگەکەی ینی هەوڵ ئەیاکە جوێن بێتیایی و ئەو شتانە بەکاربهێنێ بەڵام کە ئیمکاناتەکە وا نەبوو لە ئەم هەرێمە ئیتر تۆزێ دەسەڵاتی کەسیتیانە زۆر باشە منەچمە لای شێف باسێکی ئێستا بزانم چی ئەکا دواتر جەنابیشە بانکەین شێف ئەحمەد خەریکی چی ئێستا بینیم زۆر پاک و تەمیز خەریب و تەختەکە و پاکردەوە هەروە پاکە بێتەوە بەریش بە کلێنێکس پاکی کەمەوەیتر نەیشۆم یابێ بیشۆی ئاسانکاریە هین ئەڤۆکادۆگەی لەسەر بوو زۆر باشە لەبەر ئەوە بەکرێن سڕیمایشنەوەڵا باشە ئەوە زانم بۆ هەر گاڵتە بوو زۆر جار هەیە بۆ پاکردنەوەی تەختە خوێی پیاکە نێخەنە ناو مایکرۆوە یان کۆمەڵێک بابەتی تر یان ئەی کوڵێنە نەها چۆنەڵێ بە گەرمایەکی زۆرەوە هەموو میکرۆبوشتەکانی لەسەر ئەڕوات ئێستا بابێنەوە سەر سالادەکە تۆ ئەڤۆکادۆ و گوێز تێکەڵت کردووە لەگەڵ لیمۆ ئاوی لیمۆکە بەڵێ لەگەڵ کەرەوس زۆر باشە ئەمە بۆ تۆستەکە بەکارەهێنیوانە باشە ئێستا ئەمەش تێکەڵەیەک لە هەرچەنەوە بزانم کامەرەکە پیشانی ئەیە زۆر باشە جۆری میوەکان پێستت لێ کردووەتەوە ئەو شتە سپیانی ناو پرتەقاڵەکەیشت لێ کردووەتەوە ئەوە تۆ زێ بەردانەگرێ دەست خۆش بێەوە چاکت کرد دەرجوانکاریشە بۆ سالادەکە برۆکلیەکە زۆر جارەیە بێ بیکوڵێنیت دەبەرەوەیکە هەنێ باکتری هەیە تایەکە من لە ئاو خوێیان لە پڕمانگەنا دەدامان نامرێت تایە ئەبێ گەرمایەکی پێ بگات خوێ ئاوخێ هەموو شتێکی سەوزات و ئاوخێ بشۆرە هەر کەسە شیری ئەو لەسەر من زۆر باشە بەڵێ ئازیزان ئێوەش پشوێ وەربگرن دواتر یەینەوە لاتان پسپۆڕازیەکەمانە هێنینە ئێرە بووە خواردنەکەتان پیشانەین باس لە قەل ئەەکەین کە ئەڵێن چەند باشە بۆ شێرپەنجە کەواتە لەگەڵمان بمێنەوە دوای ئەم ناوڕە
دووبارە گەڕاینەوە ئازیزان بۆلاتان بێگومان لە بەشی کۆتایی بەرنمەکەیان بەس پێش لێکە بچینە لای شێف ئەحمەد و میوانە بەڕێزەکەمان ئەمێ باسی بابەتێک بکەم کە ڕاستە دۆخی ئابووری ئێستا هاوڵاتیان نەگونجاوە هیوادارین کە ئەو کێشانەکە هەیە چارەسەر بێت کە ئێمە ئەمڕۆ باس لە خواردنی تەندروستەکەین باس لە کەمترین ڕێژەی تێچوو ئەەکەین ڕاستە ئەزانین کە قەل یا قازیان پەلەوەرەکان نرخێکی زۆر زۆریان هەیە بەڵام ئێستا ئاسانکاری کراوە بۆ هاوڵاتیان کە تۆ بتانی کە بە پارچێش بکڕیت لە مارکێتەکان هەیە لە شوێنە تایبەتەکان هەیە کە تەنانەت کوردەواریژن هەر بەشێکت تۆ بوێت ئەتوانی پارچەیەکی لێ بکڕی مەرجنیە تۆ بە ڕێژەیەکی زۆر لێ بنێ یا ئەتوانی یەکێک بکڕی چەند جارێ بەشی بکەیت و هەفتەی جارێک دروستی بکەیت بەڵام تەندروستی ئێوە بۆ ئێمە زۆر زۆر گرنگە کە ئێمە ئەمڕۆ باس لە دروستکردنی قەل ئەەکەین بێگومان توێژینەوە کراوە کە خواردنی باڵندە و پەلەوەرەکان زۆر زۆر گرنگی هەیە بۆ ئەو کەسانەی کە شێرپەنجەیان هەیە یان ئەگەر پارەی قەل یا قاز نەبوو ئەتوانی جێگرەوەمان هەیە ئەتوانن ئەڤۆکادۆ یان برۆکلی یان ئەوانە میوە سەوزەکانە کە زۆر زۆر ئێمە گرنگی پێ ئەیەن و باسی ئەکەین کە تا چەند گرنگە بۆ تەندروستیمان جاواکو ڕوونکردنەوەیەکیش بوو هیوادارم دڵتان نەخوازێ بەڵام ئەگەر شتێکی واش بوو ئەتوانن لە هەموو شوێنێکە کە لە ڕووی ئابوووریەوە ئاسانکاری کراوە بۆ بتانی کە بە پارچە شتەکان بکڕیت شێف ئەحمەد حەزەکەم بۆ تەکیدی قسەکانی من کە ڕاستەکەی من نەمزانی بوو کە بە پارچە و بە بەش ئەکردرێت بەڵام لە ناوبڕەکەیە زۆر زۆر جوان ڕوونتان کردەوە کە ئەتوانن کە بە بەشیا بە پارچە یان ئەگەر بەشێکت بێ ئەتوانی بە ئاسانترین شێوە دەست بکەوێت هەر ئێستا خۆمان بۆم بەرنامەی وامان کردو ئێمە ڕانمان بۆ بەکارهێنەوە دوو پارچە ڕانمان هێناوە زۆر باشە یعنی ئێستا ئاماژە بۆ شگر دەستە خۆش بێ لە مارکێتەکان لە شوێنە تایبەتەکان لە عنی کەسێ بیەوێت بە ئاسانی دەستیەکەوێت بە پارچە بیکڕێ یان ساغ بیکڕێ یان هەر شوێنێکی پەلەوەرەکەی پێخۆش بێت توانێ بیکڕێت زۆر باش هەر شوێنێکی عنێسایە بەس ڕانەخواە بە سنگەخوا زۆر زۆر بە ئاسانی زۆر باشە هیوادارم سفرەتان هەموو کاتێ ڕەنگین بێت کاکازات باس لە میوە و سەوزەکان بکەین کە ئەمڕۆ دەستی خۆش بە شێف ئەحمەد گرنگێکی زۆر زۆری پێیاوە و کۆمەڵێک شتی ڕەنگا و ڕەنگی هێناوە تێرە تا چەند گرنگە میوە و سەوزەکە ئەوەنە باسی ئەکەن ڕاستی میوە و سەوزە ئەتوانین بڵین ئەبێ بەشێکی گەورە بێ لە ژیانمان بەشێکی گەورە بێ لە ژەمەکانمان یعنی بۆ تەنانەت بۆ نانی بەیانیش ئەبێ هەر هەبێت وەکو چی بۆ نمونە وەکو برۆکلی وەکو ئەڤۆگادۆ وەکو پرتەقاڵ وەکو شلک وەکو کیوی وەکو گێزەر وەکو سپێناخ وەکو کاهوو ئەمانە ئەبێ بەشێکی ژەمەکانمان بێ یعنی هەندێک عایلە بۆ نمونە ئەوەی گرنگی بە خواردنی گۆشتی سوورەیەن ئەوەنە گرنگی بە میوە و سەوزە نایەن ئەوەنە گرنگی بە چەوریێن ئەوەنە گرنگی بە شیرینیە دەن گرنگی بەم خواردن تەندروستانە نادەن من لێرەوە داوا لە هاوڵاتیانەکەم یعنی باژەمەکانیان سەر سفرەکانیان هەمیشە سەوزە و میوەی لەسەر بێ هەمیشە سەوزەکان و کاهوی لەسەر بێ بۆ نمونە لەبری ئەوەی نانی سپی زۆر بەکاربێنی ئەتوانی کاهوو بەکاربێنی وەکو نان بیپێچیتەوە خواردنەکەەوە بیخۆی تاموچێژێکی تایبەتی هەیە و زۆریش تەندروستە لەبری ئەوەی نانەکە خۆتەزانی نیشاستی زۆر باشە وتە توێژینەوە کراوە لەسەر قەل و قاز و باڵندەکان کە تا چەند کاریگەری باشیان هەیە لەسەر ئەو کەسانەی کە توش بوو بە شێرپەنجە تا چەند سوودی هەیە بۆیان و ڕاستەکەی پێم خۆشە باسی بکەین لەم بەرنمەیە بۆیە ئێمەش شێف ئەحمەد دەستی خۆش بێ قەلی دروست کردووە تا چەند گرنگە کە بیخوانە و کەسانی شێرپەنجیان ئەو کەسانی کە شێرپەنجیان هەیە و ئەوانشی کە بڵین مرۆڤێکی ساخ و تەندروستن زۆر گرنگە گۆشتی سوور کەمترین ڕێژەی لێ بەکاربێنرێ گۆشتی پەلەوەرەکان گۆشتی سپی بڵین وان ناوەکەی وایە وەکو بڵین مریشک وەکو قەل وەکو قاس وەکو ماسی ئەمانە زیاتر لە گۆشتی سوور زیاتر بخۆن لەبەر ئەوەی چەوریەکانیان زیان بەخش نییە بە سوودا وەکی ئۆمیگاسری زیاترتیایە چەوریەکانیان چەوری خراپ نییە چەوری باشی تایە ئەمە وا ئەکات کەسەکە یعنی بە دوور بێ لەوەی کە بۆ نمونە خانی شێرپەنجەی لە لێشیا دروست بێ چونکە خانە شێرپەنجەیەکان کە دروستە بن
يعني سبەیە لە هەموو کەسێکە هەیە ئەو کاتە گەشەکە یانێن پرسیارە زۆر هەیە هەموو کەسێک لە لەشیا هەیە بەڵام تۆ خواردنی ئەیەتی ینی مەبەسم خواردنی خراپیەتی ئەو گەشاکە بڵاو بێتەوە قودەی شێرپەنجە دروستە بێ یان گرێ شێرپەنجە دروستە بێ ئەمە ڕاستە یاننا خۆی شێرپەنجە بۆ ئەوەی بینەرانیش لەوە تێ بگەن یعنی خانەکانی لەشی مرۆڤ بەردەوام لە زیادبوونان بریتە لە زیادبوونی لە ڕادە بەدەر يعني كنترول ناكري زيادة بيت وأبي بخاني شيربنجي خوي هر خانكان لشي أم بردوام قشاكن أجي قشنا كان إما بزينينا منينا بلام كاتك كومل خانة زياد لحد زيادة كان أبي بشجري شيربنجي تو يارمتي أدي بخواردنينا تندروست بشكري كي زور كروجانا أي خوي لكاتك إما بيوستا مروفي كي تندروست بياو نو كوش كي شا شكل شو روجك بكاربينه وأفرتي كيش شش كوش بكاربينه هرشنا بو كرد أماستكم توزي زورة چونك إما شيريني وبرنج وأنا من زور بيش ما كان من برنجي تيايا يعني ما تنا شيريني ما بوتي جشتون باقلة وبرمو أو شكرية كأكيد ناو چاکەتەوە ئێخۆی بەڵام شەکر زۆر لە شتی ترا هەیە بالضبط تەنانەت لە میوەکانیشا هەیە نانێکی زۆر بەکارهێنێتەکانە بەڵێ ئێستا ئێمە نانێکی زۆر بەکارهێنی نانی سپی ئێستا شێف دەستی خۆش بێ نانی جوێناوە ئەم نانە باشترە و تەنانەت بۆ کەسانی کە شەکرشیانێ باشترە چونکە ئەو کەسانی کە شەکریانەیە احتیمالی توشبوونیان بە شێرپەنجە هەیە پەیوەندیەک لە بینی شێرپەنجە و نەخۆشی شەکرەشە هەر هەیە چەند توێژینەوەی کراوەکە لینکێکەی لە بینیانە بۆیە گرنگی دەن بە میوەکان لەسەر سفرەکانتان و باشتر وایە میوە لە پێ یعنی بە زگی بەتاڵ بخورێ باشتر وایە لە پێش نان ژەمەکان بخورێ بۆ ئەوەی سوودی تەواوەتی لێبینی نەک ڕاستەوخۆ پێما بە کوردەواری واکە لە دوای نان خواردنەکە ئەڵێ میوەکەش بێ نەوا بیخۆین ئەوە ئەکا یعنی تۆزێ لە تەندروستیمانە باشە بڵێن کاک ئازاد پرسیارێ بکەین چالنجێک دروست بوو لە ماوەیە کە بۆ نمونە ئەو کەسانەی کە شێرپەنجەیان هەیە 3 مانگ ینی بۆ ماوەی 90 ڕۆژ شەکر کاربۆهیدرات ئەو شتانە لە ناو خواردن و ژەمە سەرەکیەکانیانە بە تەواوەتی نەهێڵن چارەسەری شێرپەنجەکەیەکە ئەمە تا چەند ڕاستە تا چەند توێژینەوەی لەگەڵ لەسەر کراوە ئەگەر یعنی هیچ زانارێک دەبێت لەسەرەوە ڕاستیەن کەسێک کە تووشی شێرپەنجە بوو يعني أبيت شتى جير يعني چارەسەرە پرۆتۆکۆڵی پزیشکەکانەوە ئەوان چارەسەری بۆ بکەن چونکە ئیتر کار لەوە ترازاوە من بۆ نمونە بە خواردنێکی کوردەواری و بە خواردنێک چارەسەری بکەم ئەمە بۆ کەسێکە کە ساغ بێ بەڵام بۆ کەسێکی کە شێرپەنجەیە بێ بەتەکید ئەبێ گرنگی بە خواردنەکانی زیاتر لە کەسێکی ئاسایی بە ئەبێ شەکر کەم کاتەوە ئەبێ چەوری کەم کاتەوە ئەبێ گۆشتی سوور کەم کاتەوە لە بری ئەو گۆشتی سپی بەکاربێنێ ئەبێ وەرزش بکە ئەبێ دوورکەوێتەوە لە دووکەڵەکان ئەبێ لە مەی خواردنەوە دوورکەوێتەوە ئەبێ زیاتر بەدەم سیحەتی خۆیەوە بێت چونکە ئەم کەسە يعني تازە توش بووە يعني ئەبێ زیاتر ئاگەی لە تەندروستی خۆی بێت باشە کەمتر باسی جوڵە و وەرزش و ئەو شتانەمان کرد کە خۆشبەختانە ئێستا لە ناو وەرزشگاکانە یان خاعەکانە یان ئەو شوێنانەی کە تایبەتن بە وەرزشکردن و فیتنس و ئەوانە ڕاستەکەی ئەبینی کە خەڵکانێکی زۆر ڕوویان تێکردووە ئەم کولتورە لە ناومانە کەمتر بوو یان بۆ نمونە کولتوری شاخەوانی و پیادەڕەوی لە ناو پارکەکانە و کۆمەڵێک بابەتی تر ینی خۆشبەختانە ئەمە تۆزێ ڕۆشنبیریەکمان پیا کردووە جوڵە وەرزش و ئەوانە تا چەند گرنگە بۆ سیحەتمان زۆجا هەتا قەڵەو نەبین هەتا نەخۆش نەکەوین ناچین وەرزش بکەین ڕاستە ئەتوانم بڵێن زۆربەی نەخۆشیەکانی ئەم سەردەمەی یعنی کە گۆڕاوە ژیان لایفستایل گۆڕاوە شێوازی ژیان گۆڕاوە کێشەی گەورەی ئەوەیە جوڵەی کەمە زۆرترین ئاسانکاریمان بۆ کراوە بۆ نمونە کەسێک لە ماڵەکەی خۆیەوە لە مارکێتێک شتێکی ئەوێ مارکێتی سەرسوچی گەڕەکەکەی خۆیان بە سیارە ئەڕوا جوڵەی نییە پێویستە هەموو مرۆڤێک ڕۆژانە 30 دقە بە پێ بڕوا جوڵەی هەبێت وە شاخەوانیمانە بێ ئێمە یعنی ساڵانە بەلانی کەم 2 جار یعنی بڕۆی جوڵە بکەی بۆ ئەوەی ینی جوڵەت هەبێ ئەو چەورانی لەشت بتوێنەوە تەنظیمی ئەنزیم و هۆرمۆناتەکانی لەشی تۆ بکرێ يعني ئێمە وەمالیات و ئێستا يعني هەموو شتێک بە دێلیڤەری داواکەین خۆمان ئامادەنین تەنانەت بۆ نمونە بڕۆین شتەکانی ناو مارکێت و بازاڕاکی خۆشمان بکەین کە ئەمە هەر بۆ خۆی هەم هیچ جەوگۆڕینیەکە و لایەنە دەرونیەکەت یارمەتی دا تۆزێ ئەکریتەوە هەم لە ڕووی جەستەییشەوە یارمەتی تۆدا بۆیە من يعني پێشنیارم وایە ینی زۆرترین جوڵەمانە بێ ئێمە يعني تاوکو دووربین لەو نەخۆشییان باسی خواردنە خێراکانت کرد ینی ئەمەیە تۆزێ ئاماژەیەکی کورتی پێبێن بەوەی کە بەداخەوە ئەتوانین بڵێن کەیت بەهۆی ئەوەی کە دەوامی زۆرەوەیە
منداڵەکانمان زۆر جار هەیە حەزیان لە خواردنە خێراکانە یا فەسفودە هەروە باسی بکەین خواردنە سوورۆکراوەکانە یان بۆ نمونە ئەگەریش دەستیان نەکەوێت بە دەلیڤەری چێکردناگەت و فرایز و فینگەر و ئەوانە هەمووی لەناو ساردکەرەوەکانە هەیە کە بەداخەوە کە برسیانە بێ چند دوودانە لەوە سوورەکەنەوە ئەمە تا چەند کاریگەریە کاتە سەر تەندروستی ئەندامانی خێزان. فاستفود یعنی خراپترین شتە لەناو خواردنەکانە پێم وا بێت یەکێکە لەو هۆکارانی کەوا ئەکا ئینسان بەرەو نەخۆشی بەرەو نەخۆشی خراپە درێژخایەنەکان بڕوا چونکە تۆ ئەزانی کە ئەو خواردنی ئەو کەسە دروستی ئەکا لەسەر عارەبانە بێ لە ڕێستۆرانتێکا بێ لە فاستفودێکا بێ چی ئەکا ئەڕات ئەو ڕۆنە تەنها بۆ یەک ڕۆژ بەکاری نایەنێ دڵنیا بە لەوەی بەلانی کەم 2 ڕۆژ 3 ڕۆژ ئەو ڕۆنە بە بەردەوامی لەسەر ئاگر بووە ئێشتا باشترەکە خۆی لە ماڵ و حازریکە بێزەبەت یعنی بەردەوامی ئەمەوە ئەکا ئەم ڕۆنە کارلێکی کیمیایی ئەکا خۆتان ئەزانن یعنی لە ڕووی کیمیاییەوە ئەگۆڕێت تۆ ئەشی خۆی کاریگەری لەسەر دابەشبوونی خانەکانی تۆ ئەیە فاکتەر ئەدەستی یعنی هۆکار ئەدەی بەدەستی و یارمەتی ئەدەی تووشی شەرپەنجە بیخۆت بۆیە داواکارم یعنی فاستفود ترکرێ ئەو خواردنی کە تۆ لە ماڵەکە تا ئەیخۆ سەدقاتی خواردنی بازار پاک و تەمیز و خاوێنتریشە و تەندروستتریشە بۆیە دوورکەونەوە لەو خواردنانی کە لە قوتون نراوە وهروەها ئەوانەشی کە فاستفودە و سوورۆکراوە و هەروەها لە جبس و لە ئیندۆمی و لەوانە کەیسا مناڵ زۆر حەزیلێتی یاخود گەنجان زۆر حەزیان لێتی بەتایبەتی دێرم کوالەتی کۆنتترۆڵێکمان هەبێت لە هێنانی ئەو جۆرە خواردنانەیە کە لە ناو مارکێتەکانە هەیە کە لە ناو حانوتی مەکتەبەکانە بەتایبەتی خوێندنگەکانە هەیە و هەروەها دایک و باوکەکان زۆر گرنگە کە هۆشیاریان هەبێت لەوەی کە بزانن چ جۆرە خواردنێت تەنیا بۆ گەجەپڕکردنەوەکەیان نەبێت بزانن چ جۆرە خواردنێکەیە کە هەم سوودێکی هەبێم تەندروست بێ بەڵام خواردنەکەم ئەمڕۆ زۆر تەندروستە حەزەکەم تامی بکەی باسێکی بکەی کە بزانی خواردنەکانمان چییە لەبەرێکە کاتیشمان تاوا بووە بەس حەزەکەم تامێکی شتەکان بکەی دەست خۆش بێ شێف ئەحمەد هیچت هەیە لەسەرمانە پێمان بڵێ نابێ بێ خۆشت تامی بکەی ئەڤۆکادۆکە خۆ نەرمە و باشە چکە بێ هەڵی بژێریەگینا زۆر تاڵە کە نەگەشت بێت مەسا بەحساب نەرمەکانمان بۆ بەحساب ڕاستیم خواردنانی کە شێف دروستی کە دەستی خۆش بێ هەمی خواردنی تەندروستە هەم قەلاکە ئەوە ئەچێتە بابی توان گۆشتی سوور نییە هەم نانەکەشی هەڵبژاردووە نانی جوێ هەڵبژاردووە شەکری نشاستەی نییە کەمترە هەروەها بروکلی بەکارهێناوە گێزەری بەکارهێناوە پرتەقاڵی بەکارهێناوە سێوی سەوز بەناوی بەرنامەکەشتانەوە سێوی سەوزی سەوزی تیاابێ بەتاکی دەبێت ئەوە زۆر شتێکی تەندروستە هەروەها ئافۆگادۆ و ئەو پێکاتانی تیش بیبەرەکان بەعام پێڵێن دژی شێرپەنجەن ئەوانە و خواردنانن کە دژی شێرپەنجەن بەعام شتەکانتان تەندروستە و دەستان خۆش بێ و دژە شێرپەنجەیە زۆر باشە سپاس بۆ ئەو هەموو زانیاریە باشە کە جەنابەت بە ئێمە و بە بینەرەکانیشمانەدا سپاس بۆ شێف ئەحمەدیش کۆمەڵێک شتت زۆر جوان باس کرد دەستەکانە خۆش بێ خواردنەکانت هەموو کاتێ تایبەتن هیوادارم کە خانمان یان بینەرە ئازیزەکانمان هاوڵاتیانمان کە ئێستا بینەری بەرنامەکەمانن ئەم شتانە کە ئەیڵێن بێگومان بۆ تەندروستی خۆتانە هیوادارم کە سفرەتان ڕەنگین بێ هەموو کاتێ بە تەندروستی لەگەڵ ئەندامانی خێزان کە لەبەرەوەیکە قودسیەتێک و بەهایەکی خۆی هەیە کە هەموو خانەوادە بە دەوریەکەوەدا بنیشێتوە ژەمەکان بێکەوە بیخۆن لەزەتێکی تری هەیە هیوادارم تەندروستێکی باشتان هەبێت و ئێوارەیەکی شاد و خۆش بۆ هەموو لایەکتان دەستان خۆش بێت.